ئێستادا ڕۆژی ڕۆژنامەگەری بەگشتی لە هەرێمی کوردستان لە ڕانیا لە دەڤەرە چۆن دەبینیت؟ بەیانیتان باش، سڵاو بۆ ئێوە بۆ کارمەندانی بەڕێزی سەتلایتی کوردستان نیوز. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. دیارە ئەگەر بێمە باسی ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا بکەین بەگشتی بەڕاستی هەنگاوی زۆر باشی بڕیوە و بەجۆر لە جۆرەکان توانراوە ڕۆژنامە نووس کەشێکی لەباری بۆ بڕەخسێنرێ بۆی بتوانێت دەستی بگات بە زانیاریەکان لە مافی بەدەستێنانی زانیاریدا هەوڵ بدرێت ئەوەی کە پێویستە بۆ ڕۆژنامە نووس دابین بکرێت لە ڕەوشێکی ئارام کەشێکی باش بۆی بتوانێت کار و چالاکیەکانی خۆی بەباشی و ڕووماڵێکی جوان بگەێنێت. ئەمە تا حەدێکی زۆر باشتوانراوە دابین بکرێت، بەڵام لەگەڵ ئەوانشدا ڕاستەکەی وەکو ئێمە و سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بەڕاستی لە ئاستی تومحاتی ئێمەدانە. ئێمە ساڵانە کە راپۆرتەکانی خۆمان دەخینە ڕووە بەدەڵەتچنی باش دەکەین بۆیان دەبینین کە ئەم گرفتانە گرفتی ینی ئاراستەی گرفتانی و پێشکارانی کە بەرامبەر مافی ڕۆژنامە نووسان دەکرێت بەگشتی بە جۆرێکە کە بەڕاستی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان باشتر لە مافی ڕۆژنامە نووسان بکاتەوە و ینی وەکو ئەوەی کە هەرێم تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەیە و ئاراستەی تایبەتی ینی مامەڵەکان بە جۆرێک بێت کارە لە ئاستی ستانداردی جیهانی دابێت و کوردستانیش و هەرێمی کوردستانیش بە جۆرێک مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووساندا بکات کە جیاکاریان بەرامبەر نەکرێەوە لە شایستەی داراییەکان خۆیاندا لە ناو کەناڵەکانی خۆشیاندا بە هەمان شێوە لە شێوازی جیاکاریان بەرامبەر نەکرێت. ئەمە بەڕاستی ئەمە حاڵەتێکە لە کوردستاندا بوونی هەیە، بەڵام ئەگەر بین لە ناوچەکەی خۆمان وەکو نمونەوەکو بگەڕێمەوە پرسیارەکەی بەڕێزت کە پرسیارەوەت کرد لە ناوچەکەی ئێوە، لە ڕاستیدا ناوچەکەی ئێمە بۆ ڕۆژنامە نووسان تایبەتمەندێکی زۆر تایبەتی هەیە کە ئێمە ساڵانە راپۆرتەکانی تایبەت بە پێشکاریەکان دەخینە ڕوو. خۆشبەختانە ساڵی پێشوش و ئەم ساڵیش هیچ حاڵەتێکی پێشکاری لە سنووری دەڤەری ڕاپەڕین لەسەر ئاستی ئیداری ڕاپەڕین لە سنووری قەزای پشدەر و قەزای ڕانیەوە ناحیەکانی سەر بەود و قەزایە و هەتا ئەو ناوچانی تریژ و بنگرد و خدران و ئەوانش کە بە جۆر لە جۆرەکان لە ڕووی کارجێڕیەوە نەچوونتە سەر ئیداری ڕاپەڕین، بەڵام هیچ حاڵەتێکی پێشکاری خۆشبەختانە بەرامبەر ڕۆژنامە نووساندا نییە، بگرە لە شێوازی تەعاملی دەستگا ئەمنی و تەناهیەکاندا لەگەڵ ڕۆژنامە نووسان بەڕاستی بە جۆرێکە کە ئێمە وەکو سندیکا زۆر پێ ئاسوودەین و هەوڵمان داوە کە ئەم هەماهەنگی و کارلێککردنە ئەکتیڤانەیە لە بینی ڕۆژنامە نووسان و لایەنە پەیوەندیدارەکاندا بەردەوامی هەبێت. بەڵێ ئەو پێوەرانە یاخۆ ئەو ستانداردە جیهانی کە بۆ ڕۆژی ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگەری لە جیهاندا دیاریکراوە تا چەندێک هەرێمی کوردستان توانیوێتی بەشێک لە خاڵەکانی جێبەجێ بکات، تا چەندێک توانیوێتی لەسەر ئاستی یاخود لە ئاستی ستانداردە جیهانەکاندا بێت. بێگومان ئەگەر ئێمە بە ڕێژەوە بگرین دەتوانین بڵین بە ڕێژەی لە سەدا هەفتە توانراوە ئەم ستانداردە جیهانیان لە بەرچاو بگیرێت لە مەسلەی ئەوەی کە ینی کەشێکی لەبار بۆ ڕۆژنامە نووس پێویستە لە کاتی ڕووماڵکردندا و ڕێگری نەکرێت لە کاتی تەختێکردنی هەر حەدەسێکی تایبەت بە کوردستان و بە ناوچەکەەوە هەڕەشە لێ نەکرێت و مافی زەود نەکرێت لە کاتی وەرگرتنی زانیاریدا و جیاکاری پێ نەکرێت لە کاتی ینی لەگەڵ کەناڵێکی جیاواز لەگەڵ ئەوانی تردا. ئەمانە هەموو ستانداری جیهانین پێویستەکە لە هەموو وڵاتێکدا بوونیان هەبێ و خۆشبەختانە دەکرێت بڵین لە ئاستی ستانداردە جیهانیەکان هەرێمی کوردستان توانیوێتی بە جۆر لە جۆرەکان خۆی بگونجێنێ، بەڵام دەشکرێ باشتر بێت. ئێمە چاوەڕوانیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاترە. ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین کە راپۆرتی ساڵی 2024شمان حازر بکەین لە نووسنگە و لقەکانەوە هەوڵدراوەکە ئاماری تایبەت کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە تەنها مەسلەی کۆکردنەوەی زانیاری و داتانە بێت، بتوانین ئێمە پێشنیاری زۆر باشمان هەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئایا چۆن وا بکەین کە ڕەوشی ڕۆژنامەگەری لە کوردستاندا بە جۆرێک بێت کە
نمونە بێت لە سەر ئاستی عێراق و ناوچەکە بۆیە ئێمە ڕاستەکەی چاوەڕوانیمان زیاترە پێمان خۆشەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک مامەڵە بکات کە لە بەتایبەت لە مەسلەی دەستگیرکردن و دادگایکردنی ڕۆژنامەنووسان و ئەو گرفتانی کە ڕوبڕویان دەبێتەوە بە جۆرێک بێت کە ببێتە مای ئەوەی بەپی یاسا بەرکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی ئەمە جاری وایە گرفتە ناگەڕێنەوە بۆ یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە تایبەتە بە کاری ڕۆژنامەگەری و هەموو یاسا و هەموو ئەمە ناڵی ئەو یاسایە تەواو گشتگیرە بۆ هەموو حاڵەتەکانی ئێستا کە ئێمە دەبینین کە ڕۆژنامە ئەلکترۆنی پەیدا بووەوە سوۆسیال میدیا زۆربەی زۆری ماڵەکانی تەنیوە ئەم گرفتانە گرفتی گەورە نین بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین کە ینی بەڕاستی گرفت لە شێوازی تەعاملکردنی هەندێک لە دادگاکان هەندێک لە شوێنانی کە تا ئێستا نەیانتوانی وەک پێویست ینی فەهمێک بۆ ئەم حاڵەتی تایبەت بە ڕۆژنامەنووسان و ئەو یاسایی کە تایبەتە بە ڕۆژنامەنووسان و دیاریکراوە بۆی کە نابێت ڕۆژنامەنووس لە هیچ شوێنێک ئەگەر بۆن منە مادەی هەشتی یاساکە وەربگرین کە باز لەوە دەکات پێویستە هەر کاتێک قەزیەکی یاسایی یان کارێکی یاسایی هەبوو پێویستە سندیکای تایبەتمەند و سندیکای ڕۆژنامەنووسانی لە ئاگدار بکرێتەوە و هیچ ڕۆژنامەنووسێک نابێت بگیرێت تاوکو ئەوەی کە سندیکا بۆ خۆی بە کاری خۆی هەڵنەستێ بۆیە من پێم وایە ئێستاش ماوێتی بڵین تەواو ئێمە ستانداردەکانیان گەشتونێتە تەواوی ستانداردەکانیان ئاستی ستانداردەکانمان تێپەڕاندووە بەڵام لەگەڵ ئەوانشدا ئێمە دەستخۆشیمان هەیە و چاوەڕوانیشمان بە هەمان شێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاترە. بەڵێ کە دەڵێن ڕۆژی ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەنووسان بە گشتی لە هەرێمی کوردستاندا هەڵبەتە سێکتەرێکی زۆر فراوان دەگەێنێت وەک لەوەی کە باس لێوە کرد لە ئازادی یاخود لە مافی ڕووماڵکردن بەبێ جیاوازی لە دەستکەوتنی زانیاریەکان بێ جیاوازی لەوەی کە ڕۆژنامەنووسان لە هەر کوێیەک بیانەوە تەختیەکەن لە هەر کوێیەک بیانەوە زانیاریان بەدەست بگات تا چەندێک لە هەرێمی کوردستاندا ئەم جیاوازە دەبینرێت واتە لە هەموو ناوچەکان وەکو یەک دەتوانرێت ڕۆژنامەنووسان کاری ڕۆژنامەوانی کاری میدیایی تێدا بکەن؟ بەئەکید ینی ئەم ڕێژەیە لە شوێنێکەوە بە شوێنێکی تر دەگۆڕێت ئێستا ئەگەر من بۆ منە راپۆرتی ژمارە 31 و 32 ساڵی 2023 لیژنەی داکۆچی لە مافی ئازادی ڕۆژنامەگەری و مافی ڕۆژنامەنووسان بەرمونەوە بگرین ڕێژەکان لە شوێنێکەوە بە شوێنێکی تر دەگۆڕێ بۆن منە ئەگەر بەشار بە پارێزگا وەری بگرین لە ئاستی پارێزگای هەولێردا ڕێژەکە زۆرە و لە دوای ئەودا بە پلەی دووەم پارێزگای دهۆک دێت ئینجا سلێمانی و دواتریش کەرکووک و ئیدارە سەربەخۆکان وەکو من ئاماژەم پێکرد تاکە شوێن کە تا ئێستا هیچ پێشێلکاریەکی تێدا تۆمار نەکراوە بە خۆشبەختانەوە و جێگای دەستخۆشە بەڕاستی ئیدارەی ڕاپەڕین نەبووە ڕێژەکان لە شوێنێکە بۆ شوێنی شیدکرد دەگۆڕێن ئەم نەگەر ڕێگام بدەی ئامارەکەت بە شێوازێک پێ بڵێم کە ینی حاڵەتەکان چۆن دابەش دەبن ڕاگرتن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسمان هەیە کە ساڵانە ینی لە شوێنە جیاوازەکانە دەبینرێت ئێمە بەگشتی لە کوردستاندا ئەوەی کە لە راپۆرتەکاندا ئاماژەی بکراوە 62 حاڵەتمان هەیە کە بەسەر 128 میدیای جیاواز و ڕۆژنامەنووسدا دابەش دەبێت حاڵەتی پێشێلکاریەکان ینی 14 حاڵەتمان هەیە کە تایبەتن بە ڕاگرتن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووس بەبێ ئەوەی کە سندیکای لە ئاگادار کرابێتەوە ڕێگەنەدان بە ڕووماڵ و جیاکاری ینی لە ناوچەیەکە بۆ ناوچێکی دیکە بۆن منە لە زۆنێکی دیاریکراوە لەگەڵ زۆنێکی دیکە کاتێک دەبینرێت ینی ڕۆژنامەنووسێک لە دەستگایەکی ئەلامی جیاواز کار دەکات جیاکاری پێ دەکرێت لە پێدانی زانیاری و کێشەی بە دروست دەکرێت لە پێدانی زانیاری ئەمە 25 حاڵەتمان هەیە هێرش و سوکایەتی پێکردنمان هەیە بە ڕۆژنامەنووسان کە ڕێژەکەی بە 11 حاڵەت دیاری کراوە و سێ حاڵەتی هەڕەشەی ڕاستەخۆمان هەیە کە دەستگاکان دەستگا ئەمنیەکان لەگەڵ ڕۆژنامەنووساندا لە کاتی ڕوبەڕووبوونەوە لە کاتی ڕووماڵکردنی بابەتەکاندا تووشی بوون و لەگەڵ ئەمانەشدا 6 حاڵەتمان هەیە کە تایبەتن بە شکاندنی کەلوپەل و دەست بەسەراگرتنی کەلوپەلی تایبەتی ڕۆژنامەوانی کە ئەمانە دابش دەبن بەسەر هەموو شارەکانی هەرێمی کوردستاندا دوو حاڵەتی لێدان و یەک حاڵەتی هەڵبتەنە سەر دەستگای ڕاگەاندنیشمان هەیە کە لە ساڵی 2023دا تۆمار کراوە ئێستا ئێمە گەر بەگشتی تەماشاکەین ینی ئەمە لە هەولێر 19 حاڵەت بە پلەی یەکەم هاتووە لە دوای ئەو 14 حاڵەتمان هەیە لە پارێزگای دهۆک و بە دوای ئەویشدا سلێمانی 12 حاڵەت دواتر 5 حاڵەتمان هەیە لە کەرکووک و 3 حاڵەت لە هەڵەبجە و یەک حاڵەت لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ و هەروەها دوو حاڵەتیش لە ئیدارەی سەربەخۆی گەرمیان
ئەمانە کۆی ئاماری ساڵی 2023 کە بۆ باسکردی بۆیە دەکرێت بڵێن ینی ئێستا ئێمە ئامادەین بۆی کە بۆ ساڵی 2024 کە چاوەڕوان دەکرێت لە مانگەدا کارەکانی تەواو بێت و ئێمە کۆی پێشلکاریەکان بڵاو بکەینەوە. ئێمە لەگەڵ پێشلکاریەکانیشدا بەڕاستی هەوڵمان داوە بە دوو ئاراستەی جیاواز لە ساڵانی پێشوو کە ئێمە تەنها پێشلکاریەکان لە ناو دەستگا ئەمنیەکان و یان با بڵین ئەوانی کە پەیوەندیدارن بە لانی پەیوەندیدار لە حکوومەت دەستنیشان بکەین، بەڵام ئێستا ئێمە ئیشەکانمان جیاواز کردووە. پێشلکاری بەرامبەر بە مێینە ئێمە تۆمار دەکەین لەگەڵ ئەوانشدا پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس لە ناو میدیا تایبەتەکەی خۆشی داواتە لە ناو ئەگەر بۆن منە لە ناو دەستگایەکی و کورسات ئێستا کەمە قسەی بۆ دەکەین لەوێشدا بۆن منە ئێمە ینی بەدواداچون دەکەین بۆ مافی ڕۆژنامەنووسان هەوڵ دەدەین کە ڕۆژنامەنووس لەوێش بتوانێت ئازادانە بە پیشەیانە بێگرفت وە بەو شێوازەی کە پێویستە ڕاستە لەوانەیە سیاسەتێکی دیاریکراوە هەبێت کورسات بەڕێ ببا، بەڵام بە شێوازێک کار بکات کە ببێتە مای ئەوەی کە ڕۆژنامەنووسەکە لە ناو ئەو دەستگایەدا هەست بە ئەمنیەت و ئیستیقرارەتێکی دەرونی باش بکات. بەڵێ لەگەڵ ئەوەی کە بەردەوام باز لە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت، لێستا دۆخەکە چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو، لەگەڵ ئەوەی کە باس لەو کرد هێشتا ئامارەکانی ساڵی 2024 جارە نەخراوەتەوە، بەڵام بە گوێری ئەو زەنێرانێکی ئێوە لاتانە، بە گوێری ئەو حاڵەت و ڕووداوانێکی ئێوە ڕۆژانە بەری دەکەون، تا چەندێک ڕووداوەکان تا چەندێک پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کەمی کردووە، خۆتی جیاوازیەک هەیە؟ بەداخەوە من ناتوانم بڵێم ئێستا لەبەرەوەی کە ڕێژەکەم بە تەواوەتی لەبەر دەستدانی و لیژنەی داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان کە لیژنەیەکی تایبەتمەندە لە ناو ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستاندا کارەکە هەڵدەسەنگێن و دواتریش ڕاپۆرتەکە بڵاو دەکاتەوە. بەڵام ئەوەی کە دەبینرێت ئەمن ینی ڕاستەکەی گەشتبینم کەەوە توانرا بێت ینی بۆن منە بە جۆرە لە جۆرەکان ینی دەستگا ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان فەهم و تێگەیشتنیان بۆ کاری ڕۆژنامەگەری گۆڕابێت و بەپێی ئەو خولوداتانی کە پێویستە لە کوردستاندا لەسەر مافی بەدەستێنانی زانیاری ڕۆژنامەنووسان و لەسەر ئەو ئەرک و واجباتانی کە لەسەر شانیانە و بە هەمان شێوە مافەکانیشیان کە پێویستە لە کەشێکی ئارامدا ببێ هیچ گرفت و کێشەیەک و ئاستەنگێک کارەکانی خۆیان بکەن. من لە ناوچەکەی خۆمەوە سیر دەکەم کە دەڤەری ڕاپەڕین تا ئێستا هیچ حاڵەتێکی لە تۆمار نەکراوە، دڵخۆشیش دەبم و شتێکی باش دەبێت کە لە ناوچەکانی تریشدا بە هەمان شێوەی ئیدارەی ڕاپەڕین حاڵەتەکانی پێشلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کەمی کردبێت. بەڵێ ڕۆڵی ڕێکخراوە نەدەوڵەتیەکان ڕێکخراوە جیهانەکان لە کەمکردنەوەی پێشەلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێنن؟ بێگومان راپۆرتەکانی تایبەت بە ڕۆکاری ڕۆژنامەگەری ینی زۆر جار دڵخۆشکەر نەبوونە و دۆخی سەخت و ناومێدی زۆر کە باڵی بەسەر ئەم هەرێمە ئێمەدا کێشاوە بۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆژنامەنووسانی جۆک و بەشێک لەم هەرێمە ببنە مایەی ئەوەی کە تووشی تەنگ و چەڵەمە و گرفت و ئاستانگ ببنەوە. بۆیە هەر کاتێک تۆ لە مەسلەی ئاوەدانکردنەوە لە ژێرخانی وڵات و لە چۆن دەڵێت لە گرفت و کێشەی تایبەت بە خەڵک گرفت هەبوو، ئەو کاتە بەڕاستی لە مەسلەی قوتی ژیان و دڵنیایی نەبوو لە کاتی ینی کاری پیشەی خۆیان وەکو ئەوەی کە پێی هەڵدەستن لە کاتی ڕووماڵکردنی ئەو گرفت و ئاستەنگانی بە تایبەت لە مەسلەی ناڕەزایەتیەکان لە خۆپیشاندان. ئەمانەش بەڕاستی لای ئەوان تۆمار کراوە و بە جۆر لە جۆرەکان جاری وە هەیە دەبینرێت کە راپۆرتی خۆیان بە شێوازێکە کە ڕخنە ئاراستەی حکوومەتی هەرێم کوردستان دەکرێت و دەکرێت بڵین ینی ئەوان ینی چاوەڕوانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاترە بۆەوەی کە کرانەوەی زیاتری هەبێ بەڕووی ڕۆژنامەنووسان و بەڕووی دەنجی ئازاد لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مستەفا محەممەد لە پرسراوی نووسنگی سندیکەی ڕۆژنامەنووسان لە ڕاپەڕین. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کارەبانی ئەمریکا کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.